سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێربن بەوانێکی نوێ لە کورسی نێتوەرک پلس. لە بابەتی ئیمڕۆ باسی پرۆتۆکۆڵی GRE دەکەین. با پێکۆ بزانین GRE کاری چییە. سەرەتا لە پێناسەی GRE-ەوە دەست پێ دەکەین کە خۆی لە Generic Routing Encapsulation هاتووە. پرۆتۆکۆڵێکی کەپسولکردنی داتایە کە بەکاردێت بۆ دروستکردنی تونێل لە نێوان تۆڕە جیاوازەکاندا. کەواتە کاری سەرەکی GRE چییە؟ دروستکردنی تونێلە لە نێوان تۆڕە جیاوازەکاندا. و هەروەها کارێک هەیە کە دەیکا کە ئێمە پێ دەڵێن کەپسولکردن بە ئینگلیزی ئینکاپسولیشن. مانایەکی دیکەشی هەیە کە دەبێتە عەرەبی پێی دەڵێن تەغلیفکردن واتە بە کورتی پێچاندنەوە. پاکێتەکانی داتا کە ڕێگەیان پێ نادرێت لە تۆڕەکە بگوازرێنەوە. بۆ نمونە کاتێک تۆ لێرە لە ڕاوتەری یەکەم لە شارێکی دیاریکراو دەتەوێت قسە لەگەڵ ڕاوتەرەکەی دووەمت بکەیت کە لە شارێکی ترە. بەڵام ئێوە کە ئەو پرۆتۆکۆڵانە بەکاردێنن لە نێوانی خۆتان ئینتەرنێت پشگیری لێ ناکە. فەتۆ ئەو کات پێویستت بەوەیە کە تونێلێک دروست بکەی باشە تاکو داتایەکانت لە نێوان ئەو تونێلە بڕوە لە ڕێگای تونێلەکەەوە بڕوە پاشان ڕاوتەری دووەم وەری بگرێت. فکاتێک پێی دەڵێن پاکێتەکان کە ڕێگەیان پێ نادرێت لە تۆڕەکەەوە بگوازرێنەوە لە ڕێگای دروستکردنی تونێلێکی مەجازی لە پرۆتۆکۆڵێکی تردا کۆ دەکرێنەوە بۆ ئەوەی بگەن بە شوێنی مەبەست. بۆ نمونە تاکو لە ئینکاپسولیشن تێبگەین پێویستمان بەوەیە کە نمونەیەکی ڕاستی بینی تاکو لە فکرەکە تێبگەین. کاتێک تۆ بۆکسێک دەنێری لە شارێکەوە بۆ شارێکی تر بەڵام لە ڕێگا توانای ناردنی ئەو بۆکسەت نییە. ئینکاپسولیشن کارەکەی چێت دەکاتن دەیخاتە ناو بۆکسێکی تر قاپاتی دەکا دەیپێچیتەوە لە ناوەڕەکەیەک پاشان دەینێرێت. لە ڕێگای ناردنەکە هیچ کێشەی بۆ دروست نابێت. شوێنی دووەم پاکێتەکەی کە وەرگرت بۆکسەکەی کە وەرگرت پێچادنەوەکەی فرێدەدا بۆکسە گەورەکەش فرێدەدا ئۆرجیناڵە بۆکسەکە وەردەگریت. ئەوە فکرەی ئینکاپسولیشن بوو. واتە ئەو پرۆتۆکۆڵانە کە توانایان نییە بگوازرێنەوە لە ڕێگای هێڵی ئینتەرنێت تۆ تونێلێکی مەجازی دروست دەکەی تاکو پرۆتۆکۆڵەکە بڕواتە ناو پرۆتۆکۆڵێکی تر بە ناوێکی تر لە ڕێگای ئینتەرنێت بگوازرێتەوە. کاتە گەشتە شوێنی مەبەستی خۆی دیکاپسولیشنی لۆ دەکرێتن واتە ئەو بەرگە ئەو تەنگلیفە ئەو کەپسولە فڕێ دەدرێ داتا ئۆرجیناڵەکە وەردەگیرێت. باشە ئەو فکرەی ئینکاپسولیشن بوو. فکرەی GRE دروستکردنی تونێلە لە ڕێگای هێڵی ئینتەرنێتی کراوە. باشە بە ئێستا باسی ئەرکەسەرەکیەکانی تونێلی GRE بکەیت. یەکەم شت ڕێگە بە دامزراندنی پەیوەندی دەدات لە نێوان دوو تۆڕی جوگرافیایی جیابووەوە وەکو ئەوەی ڕاستەوخۆ بێکەوە گرێدرا بە. یانی تۆ دوو تۆڕت هەیە دوو ڕاوترت هەیە لە دوو شوێنی جوگرافیایی جیاواز. باشە دەتەوێت ئەو دوو ڕاوتەرە پێکەوە قسە لەگەڵ یەکتری بکەن لە ڕێگای ئینتەرنێت بەڵام نەک ئینتەرنێتی پاپڵک ئینتەرنێتی کراوە چکە ئێمە گوتمان پارێزراو نییە بەڵکو دەتەوێت لە ڕێگای هێڵێکی تایبەت تونێلێکی تایبەت قسە لەگەڵ یەکتری بکەن. ئەو کات GRE بەکاردێت دروستکردنی تونێلێکی مەجازی. دووەم شت پشگیری لە فرە پرۆتۆکۆڵ دەکات. کاتێک باسی فرە پرۆتۆکۆڵ دەکەین یانی ئەوەیە کە دەتوانێت پاکێتەکانی IPv6 و IPv4 IPv4 تەنانەت پرۆتۆکۆڵەکانی نا IPەکان لەخۆ بگرێت وەکو ئاپڵتۆک یاخود IPX. لەسەر نییە لەو وانەیە کە زۆر لە IPv6 و IPv4 تێبگەیت چکاوانەوانەی تایبەتیان دەبێت ئینشاءڵڵا لە دوا ڕۆژ و هەروەها ئەوەی لەسەرتە بزانی کە پرۆتۆکۆڵی نا IPەکان کە باسی ئەو دوو پرۆتۆکۆڵە دەکات ئاپڵتۆک و IPX دوو پرۆتۆکۆڵی زۆر کۆنن پێش TCP/IP بەکاردەهات. بەڵام ئەوەیە لەسرت کە گرنگە لەو خاڵە دیزانی ئەوەیە کە پشگیری فرە پرۆتۆکۆڵ دەکات واتە کێشەی لەگەڵ IPv4 و 6 نییە. باشە بابینە سە خاڵەکەی دیکە GRE لە چینی سێ کار دەکات لە OSI مۆدل بۆیە دەتوانێت مامەڵە لەگەڵ جۆرە جیاوازەکانی نێتوەرک بکات. OSI مۆدل ئێمە لە بەشی دووەمی کۆرسەکەمان باسی چینەکانی OSI مۆدل دەکەین چکە هەر چینەک پێویستی
ئەو پڕی کەمی لە 3 ڤیددیۆ تاکو 2 ڤیددیۆ هەیە کە باسی OSI مۆدل بکەین بۆیە تەرکیز مەکەنە سەر چینەکانی OSI مۆدل بەڵام ئەوەی لەسەر تەکە لە GRE تێبگەی لە چینی سێم کار دەکات کە ئێمە پێی دەڵێن چینی نێتوۆرک زۆر گرنگە ئەو زانیاریە بزانی کە لە چینی سێم کار دەکات بۆیە دەتوانێت مامەڵە لەگەڵ زۆرە جیاوازەکانی نێتوۆرک بکات سەری ئەو خاڵەکەن کە دەڵێن تشگری فڕە پرۆتۆکۆل دەکا کێشەی لەگەڵ ئەو پرۆتۆکۆڵانە نییە بۆ چونکە خۆی لە چینی سێم ئیش دەکات لە چینی نێتوۆرک ئیش دەکات GRE دەتوانێت ترافیکی ماڵتیکاست و برۆدکاست لە خۆ بگرێت باشە ئەوە گرنگە کە بیزان پرۆتۆکۆڵی ستانداردی GRE پشگیری لەو تونێلانە دەکەن کە بە زۆری خاڵ بە خاڵ واتە خاڵ بە خاڵ چۆن ڕاوتەرێک قسە لەگەڵ ڕاوتەری بەرامبەری دەکات باشە ڕاوتەرەکەی دیکەش ڕاستە و خۆ قسە لەگەڵ ڕاوتەری یەکەم دەکات یانی خاڵ بە خاڵ پوینت تو پوینت ئەمەش بەو مانایە دێت کە لە ڕێخستنی بنەرەتی GREدا هەلقێک ڕاستە خۆ پەیوەندی لەگەڵ لە قەسەرەکیەکە دەکات لە ڕێگای تونێلێکی تایبەتی خۆی باشە سەیری ئەو وێنەیە بکەن سایتی یەکەممان هەیە و سایتی دووەممان هەیە پێکەوە لە ڕێگای ئینتەرنێت کار دەکەن بەڵام سەیری ئەو GRE تونێڵە بکەن کە باڕەنچی ڕەشە تونێلێکی ڕەشە لە نێوانیان ئەوانە لە ڕێگای تونێلەکەەوە قسە لەگەڵ یەکتری دەکەن نەک لە ڕێگای ئینتەرنێتێکی پەبلک کارکردنی سێشت لە خۆ دەبێت یەکەم شت encapsulating packet on the one site کاتێک لە سایتی یەکەم داتا دەنێردرێت بۆ سایتی دووەم یەکەم شت کە دەیکا ئینکاپسولیشنی لۆ دەکات وەک ئەوەیە کە داتایەکە بهێنێ بیکاتە ناو بۆکسێک وە قەپاتیکە باشە ئەو گرنگی بەوە نادە کە داتایەکە چ جۆرە پرۆتۆکۆڵێکە دەیکاتە ناو بۆکسی خۆی وە قەپاتی دەکا و پێچاندنی بۆ دەکا ئەوە یەکەم ئیشی دووەم ئیشی sending them across the tunnel to the other side لە ڕێگای تونێلەکە کە دروست کراوە نێوان دوو ڕاوتەرەکە ئەو بۆکسە دەینێرێتە سایتی دووەم سێم forwarding them to the destination after decapsulation سێم کاتێک دەینێرێتە شوێنی مەبەست چی بۆ دەکرێتن لە ڕاوتەری دووەم دیکاپسولیشنی بۆ دەکرێت واتە تەقلیفەکە فڕێدەدا ئەو پێچاندنایی کە کرابوو بەسەر بۆکسەکە فڕێدەدا پاشە بۆکسەکەی دیکەش فڕێدەدا تەنها آیپە ئۆرجیناڵەکە داتایە ڕاستیەکە وەردەگریتن سایتی دووەم باشە ئەوە کاری GRE تونێلە کە ئینکاپسولیشن و دیکاپسولیشن لە خۆ دەگرێتن و هەروەها تونێلێک دروست دەکە نێوان ڕاوتەری یەکەم و ڕاوتەری دووەم ئەو شێوازە بەستینە وەک دەبینن پێی دەڵێن پوینت تو پوینت پێی دەڵێن خاڵ بە خاڵ واتە ڕاوتەری یەکەم بە ڕاوتەری دووەمەوە پەیوەندی کراوە بەڕاستە و خۆی باشە با سێری ئەو نمونەیە بکەین کە دوو ڕاوتەرمان هەیە لە دوو شاری جیاواز و هەموو ڕاوتەرێک بەکارهێنەرێکی خۆی هەیە ئێمە دەمانەوێت ئەو دوو ڕاوتەرە یەکتر بناسنەوە وەک ئەوەی کە لە بەرامبەر یەک بن بەڵام وەک دەزانن هەردووکیان لە دوو شاری جیاوازن و ئێمە نامانەوێت پرۆتۆکۆڵەکانی MPLS و پرۆتۆکۆڵەکانی دیکە بەکاربهێنین چکە گوتمان بودجەی دەوێت و هەروەها پێویستی بە ڕێخستن و پێویستی بە دامەزراندنێکی قورس هەیە ئێمە زۆر بە ئاسانی دەمانەوێت هەردووکیان قسە لەگەڵ یەکتری بکەن یەکتری بناسنەوە وەک ئەوەی کە لە بەرامبەر یەک بن چ بەکاردەهێنین هەڵدەستین بە دروستکردنی تونێلێک لە ڕێگای پرۆتۆکۆڵی GRE تاوان دروستکردنەکەی ئاسانە لەسەر ڕاوتەرەکان و GRE خۆی کۆمپانیای سیسکۆ دروستی کردووە پاشان بووە بە ستاندارد باشە لە ئوردن هەڵدەستین بە دروستکردنی تونێلێک بە ناونیشانێکی آیپیەکی دیاریکراوە هەر آیپیەک بێت باشە لە هەر بەشەکانی آیپB کێشەمان نییە و هەروەها سەبنێتی 24 کە دەکاتە 3255.255.0 سەبنێتی 24 بۆ نمونە لە ڕاوتەری هەولێر دووبارە ڕاوتەرەکە پرۆگرام دەکەین پرۆتۆکۆڵی GRE لەسەردادنین باشە بە ناونیشانی IP طبعا نابی نفسی IPv نابی ئەوە لێرە یەکدی و هەروەها ئەوەش لێرە یەکدی ئەگەر ئەوە لێرە یەک بوو ئەوە لێرە دەبتە دوو دەبتە سێ تا کۆتایی باشە
لەسەر نەفسی سەبنێت ئاگادار بن. ئەگەر لێرە 24 بوو سەبنێتی، لە ڕاوتەری هەولێریش سەبنێتی 24 دەبی. باشە؟ کاتێک تونێلەکەمان دروست کرد ئەو تونێلە مەجازیە لە ئینتەرنێت، توانای ناردنی نامە و زانیاریمان دەبی لەگەڵ یەکتری وەک ئەوەی هەردووچیان لە بەرامبەر یەکەن ڕاوتەرەکە. باشە، بابین باسی ڕۆکاری تونێلی GRE بکەین کە GRE تونێل لە چ پێک هاتووە کە ئێمە پێی دەڵێن هێدەر بە ئینگلیزی GRE هێدەر، بە کوردی هێدەر دەبێتە سەردێر. بەڵام خۆی ئەو هێدەرە لە چەندین بەشی جیاواز پێک هاتووە، بەڵام ئێمە پێویستمان نییە کە باسی هەموو بەشە جیاوازەکان بکەین لەم ڤیددیۆیە. تەنها ئێمە باسی پرۆتۆکۆڵی GRE دەکەین بە شێوازێکی گشتی وەکاری چییە و هەروەها چۆن بتوانین لە سوودەکانی و لە خراپیەکانی تێبگەین. ڕووکاری تونێلی GRE پێشگیری لە سەردێرێک دەکات بۆ هەر یەکێک لەمانەی خوارەوە. کاتێک ئێمە ئەو سێ شتەمان هەیە، ئەو سێ بەشەمان هەیە لێرە، پاسنجەر IP پاکێتمان هەیە و GRE هێدەرمان هەیە و ترانسپۆرت IP هێدەرمان هەیە. واتە کاتێک لەو ڕاوتەرە زانیاری دەڕوا بۆ ئەو ڕاوتەرە، با بزانین GRE تونێل چ لەو داتایە دەکات. یەکەم شت پاسنجەر پرۆتۆکۆڵمان هەیە، واتە بە کوردی پرۆتۆکۆڵی سەرنشین. پرۆتۆکۆڵی ئەسلی بۆ ئەو زانیاریانە کە دەنێردرێت وەکو IP یان هەر پرۆتۆکۆڵێکی تر، واتە پاسنجەر IP پاکێت دەتوانن بڵێن پرۆتۆکۆڵی ئەسلیەکەیە، پرۆتۆکۆڵی سەرنشینەکانە. باشە، کەواتە ئەوە پرۆتۆکۆڵی تایبەتی داتایەکەیە کە دەیەوێ بڕواتە شوێنەکەی دی. دووەم شت کە GRE هێدەرمان هەیە، GRE هێدەر کە بە کوردی گوتمان هێدەر دەبێتە سەردێر، چینە پاکێتێکە کە GRE زیادی دەکات بۆ پێدانی زانیاری زیاتر دەربارەی پاکێتەکە. کەواتە یەکەم شت کە GRE دەیکا هێدەرێک زیاد دەکاتن بۆ سەر IP ئەسلیەکە، بۆ سەر داتایەکە کە ئەو GRE هێدەرە چەندین بەش لە خۆ دەگرێت. بەڵام ئێمە لەسەرمان نییە کە بزانین GRE هێدەر کە چەند بەشی جیاواز پێک هاتووە و کاری هەر بەشەکیان چییە، بەڵکو تەنها پێویستە بزانی کاتێک داتا دەڕواتە ناو تونێل چەند شت زیاد دەکرێت بۆ سەر داتایە ئەسلیەکە. یەکەم شت کە زیاد دەکرێت بۆ سەر داتایە ئەسلیەکە پێی دەڵێن GRE هێدەر. باشە، دووەم شت کە زیاد دەکرێت پێی دەڵێن ترانسپۆرت IP هێدەر. ئەو ترانسپۆرتە ئیشی چییە؟ کاری وەیە کە ئەو دوو داتایی پشتە خۆی ببوازێتەوە بۆ شوێنەکەی تر، بۆ خاڵەکەی تر لە تونێلەکە. کەواتە لە ترانسپۆرت IP زانیاری تونێلەکەی هەیە، ئیشی ڕێڕەوکردنی داتایەکەیە بۆ خاڵەکەی تری تونێلەکە. ئەوە ئەو دوو بەشە بوو کە GRE زیادی دەکات، GRE هێدەر و ترانسپۆرت IP هێدەر. بابینە سەر شتێکی زۆر گرنگ لایەنە خراپەکانی ئەو پرۆتۆکۆڵە چییە کە زۆر دەبێت لەوەی تەرکیستان هەبی و هەروەها لێی تێ بکە. یەکەم شت بێ کۆدکردن، واتە GRE هیچ جۆرە ئاساییشێک یاخود کۆدکردنێک بۆ داتایەکان دابین ناکات. طبعاً کۆدکردن بە ئینگلیزی دەبتە ئینکریپشن، واتە هیچ جۆرە کۆدکردنی داتای نییە تاکو ئەو داتایە پارێزراوبی لە ئینتەرنێت. کەواتە GRE بە هیچ شێوێ ئاسایش یاخود پاراستنی کۆدکردن بۆ داتایەکان دابین ناکات. دووەم شتمان هەیە کە پێی دەڵێن stateless، واتە بێدۆخ، نازانێت تونێلەکەی بەرامبەری ئایا کار دەکە یاخود کار ناکە، پشکنینی بوونی کۆتاییەکەی تری تونێلەکە ناکە، واتە کۆنتڕۆڵی لێشاوی داتا ناکە. وەک ئەوەیە کۆمەڵە سیارەیەک بڕۆنە ناو تونێل، بەڵام ئەو هەموو سیارەیان نەزانن کە ئایا لە کۆتایی تونێلەکە ڕێگا هەیە یاخود ڕێگا نییە. فەلەو حاڵەتە چمان توش دەبیتن؟ لە دزدانی داتامان توش دەبیت. و هەروەهاوە یەکێکە لە خراپیەکانی GRE کە نازانێت تونێلەکەی بەرامبەری کار دەکا یاخود کار ناکە. باشە، سێم شت پێویستی بە بەکارهێنانی پرۆتۆکۆڵی ئاسایش وەکو IPsec هەیە بۆ پاراستنی تونێلەکە. کاتێک دەڵێن کە GRE بە هیچ شێوەیەک ئاسایش و پاراستن و کۆدکردن لە خۆ ناگرێت، کەواتە ئێمە پێویستمان بەوەیە کە تونێلەکەمان دروست کرد پارێزگاری و پاراستن و ئاسایش بۆ تونێلەکە زیاد بکەیت. فەلەو حاڵەتەی ئێمە دەبێت پرۆتۆکۆڵێک بەکاربهێنین
ئەو پرۆتۆکۆڵە بەکاردێنین کە پێی دڵێن IPsec واتە ئینتەرنێت پرۆتۆکۆل سکیوریتی. ئەوە زۆر گرنگە کە پیزانە. خاڵێکی ترمان هەیە لەلایەنە خراپەکانی ئەوەیە کە GRE هەڵدەستێت بە دروستکردنی ئۆڤەرهێت بۆ سەر داتایەکان بەو پەڕی کەمی 24 بایت. شتێکی خراپە، شتێکی باش نییە، چونکە داتایەکان قورستر دەبن. بابینە سەر حاڵەتەکانی بەکارهێنانی GRE. یەکەم شت لە کاتی دروستکردنی تونێلی VPN پێویستمان بە GRE دەبی. دووەم شت بەستینی لق و شوێنەکان لەگەڵ یەکتری، کاتێک لق و شوێنی دوورمان هەیە دەمانەوێت قسە لەگەڵ یەکتری بکەن، و هەروەها گواستنەوەی ترافیکی فرە پرۆتۆکۆڵ وەکو IP version 4 و version 6. شتێکی سەرکی هەیە کە دەمینێت کە دەبی بیزانی ئەوەیە لە کاتی دروستکردنی تونێل نێوان ڕاوتەری یەکەم و ڕاوتەری دووەم پێویستە لەسەر هەمان سەبنێت ماسک بن. خاڵێکی دیکە کە باسمان کرد ئاسایش لەگەڵ GRE کاتێک GRE بەکاردێنین لەگەڵ پرۆتۆکۆڵی IP سکیوریتی IPsec تونێلێکی پارێزراومان بۆ دروست دەبێت. یعنی ئەگەر ئێمە ئەو پرۆتۆکۆڵە بەکارنهێنین کە پێی دەڵێن IPsec واتە تونێلەکەمان پارێزراو نییە بە هیچ شێوەیەک. باشە، ئێستا کاتی کویزە با پێکەوە کویزێکی بچووک بکەین تاکو دڵنیابین لەوەی کە لە زانیاریەکان بە باشی تێگەیشتووە. بابینە سەر وەڵامەکان. ئەگەر وەڵامەکانی تۆ وەکو وەڵامەکانی خوارەوە بوو کەواتە تۆ لە بابەتەکە زۆر بە باشی تێگەیشتی. ئەگەر وەڵامەکانت هەڵە بوو فە ئێستا باسی لێ دەکەین. یەکەم شت What is primary purpose of GRE؟ کارە سەرچەکەی GRE چیە؟ کە گوتمان دروستکردنی تونێلە، واتە کەپسولکردنی داتا و دروستکردنی تونێل. یەکەم دەڵێ داتای ئینکریپت دەکا نەخێر، داتای کۆمپرێس دەکا نەخێر. سێەم encapsulate data packet for tunneling across different network. واتە داتایەکە کەپسول دەکا، دەیپۆشێتن، دەیکاتە ناو بەشێکی دیکە و دەینێرێتن لە ڕێگای تونێلێک لە شەبەکە جیاوازەکە. ئەوە پرسیارە ڕاستەکەی کە پێی دڵێن سی. پرسیاری دووە کاتێک دەڵێ GRE لە کامە چینی OSI مۆدێڵ ئیش دەکا، وەک لە ڕابردوو گوتمان لە چینی سێم ئیش دەکات کە پێی دڵێن نێتوەرک لایر. پرسیاری سێم کامە لەو پرۆتۆکۆڵانەی خوارەوە کەپسولکردنی بۆ دەکرێت لە پرۆتۆکۆڵی GRE تونێل، کاتە گوتمان لە نێتوەرک ئیش دەکات لە چینی سێم ئیش دەکاتن، واتە توانای لەگەڵ هەموو جۆرەکانی IP هەیە کە ئیشیان لەگەڵ بکە. وڵامی ئەی دەڵێت تەنها لەگەڵ IP ڤێرژنی چوارەم، دی تەنها IP6 ئیشی لەگەڵ دەکا، سی تەنها بەس TCP ئیشی لەگەڵ دەکاتن، دی دەڵێت هەموو پرۆتۆکۆڵی لایەری سێم کە گوتمان لایەری سێم کە پێی دڵێن نێتوەرک لایر IP ڤێرژن 4 دەگرتەوە، IP ڤێرژن 6 دەگرتەوە، TCP IP دەگرتەوە و هەروەها گوتمان ئاپڵ تۆک و IPX دەگرتەوە. کەواتە وڵامی ڕاست لێرە دیە هەموو لایەری سێ پرۆتۆکۆڵ. پرسیاری چوارەم کاتت دڵێ سوودە سەرچیەکەی GRE چییە کە بەکاردێ لەسەر پرۆتۆکۆڵەکانی دیکە. گوتمان GRE زۆر سکوریتی هەیە لە IPsec نەخێر، چکە گوتمان GRE هیچ پاراستن و سکوریتی پێشکەش ناکات. B GRE encapsulate multicast and broadcast traffic. GRE کەپسولکردنی مەڵتیکاست و برۆدکاست دەکا. بەڵێ ئێمە باسمان کرد لە سلایدەکەی پێشووتر کە گوتمان توانای ناردنی مەڵتیکاست و برۆدکاستی هەیە. باشە. C دەڵێ GRE reduce packet size واتە داتا پاکێتەکە کەم دەکاتەوە. نەخێر، ئێمە گوتمان بالعکس GRE پاکێت زیاد دەکاتن، ئەو پەڕێکەمی 24 بایت زیاد دەکات لەسەر هەر پاکێتێک لە داتا. D GRE provide built-in encryption واتە تو هەر GRE دانا ئینکریپشنی لەگەڵ زیاد دەکەی. گوتمان نەخێر GRE بە هیچ شێوەیەک پاراستن و ئینکریپشنی نییە، کەواتە کامە لێرە ڕاستە. بی ڕاستە GRE توانای کەپسولکردن و ناردنی مەڵتیکاست و برۆدکاست ترافیکی هەیە.
بابێنە سەر وڵامەکە. پرسیاری پێنجەم دیە کە گوتمان 24 بایت زیاد دەکرێت لەسەر هەر داتایەک کاتێک دەڕاتە ناو تونێل کە پێمان گوت ئۆڤەرهێد. پرسیاری شەشەم کاتێک دەڵێ پرۆتۆکۆل تایپ ئیشی چیە لە GRE هێدەر، وەڵام ڕاستەکەی سیە کە هەڵدەستێت بەوەی کە لایەکی سێم چینی سێم کە گوتمان لە OSI مۆدل هەڵدەستێت بە کەپسولکردنی. پرسیاری هەفتەم کاتێک دەڵێ کامە ئەوانە ڕاستن سەبارەت بە GRE تونێل ئەویش بیە GRE require this IPsec for encryption and security کە گوتمان GRE پێویستە پرۆتۆکۆڵی IPsec لەگەڵی بەکار بێ تاکو و سکورێتی و پاراستنی هەبێتن تونێلەکە. پرسیاری هەشتم کاتێک دەڵێتن ئەو مەرزە چییە کە دەبێ هەبێت لە کاتی دروستکردنی تونێلی GRE، وەڵامە ڕاستەکە ئەیە کاتە گوتمان دەبێت هەردووشیان لەسەر عینە سەبنێت بن. هاوڕێیان خۆشەویستان گەشتنە کۆتایی وانەکەمان باسی پرۆتۆکۆڵی GRE ماکرد هیوادارم زۆر بەباش لەوانەکە تێگەیشت بن هەتان بینمەوە لە بابەتێکی تر خوتاتان لەگەڵ هەرشاد.